بە مەبەستی پەرەپێدانی پەیوەندی بازرگانی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان پێشانگایەک بۆ 150 کۆمپانیای بازرگانی ئێران کراوەتەوە. زیاتر لە 15 جۆر کاڵا لە بوارەکانی خواردەمەنی و بیناسازی و کاری دەستی و ناوماڵ لەخۆ دەگرێت. بەشداربوانی پێشانگاکە دەڵێن ئامانجیان ئەوەیە لە ڕێگەی ئەو پێشانگایەوە بەرهەمەکانیان لە هەرێمی کوردستان زیاتر بناسێنن و هەماهەنگی زیاتر دروست بکەن لەگەڵ بازرگانانی کوردستان. بە نرخێکی باش کاڵاکانمان لە ئێران دەکڕین تا بتوانین بە نرخێکی گونجاو لە دەرەوەی وڵاتەکەمان بیفرۆشینەوە. جگە لەوەی دەمانەوێت دەستکەوتێکی هەبێت ئامانجیشمانە فەرهەنگی ئێران بە وڵاتانی دەرەوە بناسێنین. نرخەکانمان بە نزیکەی لە 10 بۆ لە 115 کەمترە لەو نرخەی کە لە ئێران دەیفرۆشین. ئەوەش بۆ ئەوەیە بتوانین پەیوەندی بازرگانەکانمان لەگەڵ دەرەوە پەرە پێ بدەین. قیمەتی ئێمە نسبەت بە دیناری عراقی و نسبەت بە تومەنی ئێرانی حداقل 10 بەرابەری تەفاوەتی قیمەتی هەیە. پس بە سەرفەترە بۆیان کە بتوانن بێن حضوریان بێت و لە کاڵاکان ئێمە استفادەکەین. همچنین ئێمەش کە حضورمان هەیە لە سولەیمانیە بتوانین تجارێ و کۆمپانیایی کە لێرە ئیش ئەکەن و بتوانین ئێمەش لە خدماتی ئەوان استفادەکەین و بیگەڕنەوە بۆ ئێران. کۆماری ئیسلامی ئێران ماوەی چەند ساڵێکە گەشەی زیاتری بە کەرتی بازرگانی داوە لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە پارێزگای سلێمانی. نوێنەری کۆمپانیاکانی ئێران دەڵێت کاڵا و بەرهەمەکانی ئێران کوالەتیان بەرزە و لەگەڵ ئەوەشدا نرخەکانیان بەراورد لەگەڵ وڵاتانی دیکە بۆ هەرێمی کوردستان کەمتر دەکەوێت. بۆیە ئەوان کار دەکەن لەسەر فراوانکردنی کەرتی بازرگانی لەگەڵ باشووری کوردستان. مەبەست لە بەڕێوەبردننی ئەم پێشانگایە ناساندنی تواناکانی ئێرانە لە بواری وەبەرهێنان و پیشەسازی و بازرگانی تا بتوانین لەگەڵ هەرێمی کوردستان کە هاوسێ و هاودینی خۆمانن کاری باشتر بکەین. لەلایەکی دیکەشەوە پەیوەندی بازرگانی نێوان هەردوو وڵات زیاتر بکەین. پێشوازی خەڵکیش بۆ پێشانگاکە زۆر باش بوو. لە بازاڕەکانی کوردستان هێندەی بەرهەمی دەرەکی دەبینرێت کەمتر بەرهەمی ناوخۆیی بەرچاو دەکەوێت و بازاڕەکان پڕ بوون لە بەرهەمی وڵاتانی دراوسێ. هەندێک پێیان وایە هۆکاری کەمی بەرهەمی ناوخۆ بەهۆی گرنگی نەدانی حکوومەتی هەرێمە بە بەرهەمی ناوخۆیی و هاوکاری نەکردنی جوتیار و بازرگان و دەستی کارە لە وڵاتدا. پێویستە لەسەر حکوومەت بایەخی زیاتر بە بەرهەمی ناوخۆیی بدات تا بەرهەم و کللتوری کوردیش لە دەرەوە پێشانگای گەورەی بۆ بکرێتەوە و بە وڵاتان بناسێنرێت.